کە جگە لە دەستگای لووتکە بۆ کاروباری ئاوارە و پەنابەران هیچ لایەک بە فەرمی لەگەڵ ئێمەدا پەیوەندی نەبووە و بە هیچ جۆرێک هاوکاری نەکراوین بۆ گەڕان بە دوای ڕۆڵەکانماندا. بۆیە بەم بڵاوکراوەیە بە فەرمی و بە ناوی کەسوکاری گشت قوربانیەکانی ڕێگای کۆچەوە داوای هاوکاری لە هەر سێ سەرۆکایەتیەکەی هەرێم و سەرۆکی کۆمار و دەکەین داواکارین بە جددی بێنە سەرخەت بۆ گەڕان و بەدواداچوون بە دوای چارەنووسی ڕۆڵەکانماندا. هەر بۆیەش داوا دەکەین کە یەکەم سێ سەرۆکایەتیەکەی هەرێم بە ئەرکی خۆیان هەستن و لەگەڵ هەوڵی خۆیاندا پەیوەندی بە هاوتاکانیان لە یۆناان و وڵاتانی دیکەوە بکەن تاکو لە گەڕان و بەدواداچوون بۆ بێسەر و شوێنان هاوکاری و هەماهەنگ بن و بە جددی و دەست بکرێت بە دواداچوونەکانیان. خاڵی دووەم بۆ هەر سێک سەرۆکایەتێکە و زای سەرۆکایەتی کۆمار لێکۆڵنەوە بکەن لە چۆنێتی ڕوودانی ئەم ڕووداوە و ڕووداوەکانی ڕابردوو کە تیایاندا سەدان کەس بوونەتە قوربانی. خاڵی سێم دەست بەجێ کار بکرێت لەسەر ڕاگرتن یاخود کەمکردنەوەی کۆچی نائاسایی سەدان و هەزاران دایکی دیکەش جگەر سوتاو نەبن. داوام وایە من تەنها داوام وایە ئەبێت سەرۆکی ئەو وڵاتە پەیوەندی بکات بە سەرۆکی ئەو وڵاتەوە. ئێمە خۆمان هەرە جوانی خۆمان لە شارەوانی دوکان وەڵام عاشقی ناچەکە